ئێمە وەکو خوێندکارانی کۆلێژی پزیشکی ددان هەستاین بە سازدانی ئەم گربوونەوە هێمنانە لە پای ئەم زوڵمە زۆری کە لە خوێندکارانی کۆلێژی پزیشکی ددان دەکرێت هەروەها بوونی خوێندکارێکی زۆر لە زانکۆ ئەهلیەکان لە کۆلێژی پزیشکیدان کە چەند ساڵێکە ژمارەیەکی یەکزار زۆر خوێندکار وەردەگیرێت بەبێ هیچ پلانێکی وەزارەتی تەندروستی خوێندنی باڵا و وەرگرتنی زیاتر لە 150 خوێندکار و دەرچوونیان ساڵانە پیشەی پزیشکی ددان پوکانەوە و بچوکبوونەیەکی بەرچاوی بەخۆی بینیوە ئێمەش لە ئاست هەستکردن بەو زوڵمە زۆری کە بەرامبەر خوێندکارانی کۆلێژی پزیشکی ددان لە زانکۆ حکومیەکان دەکرێت و نەمانی هەلی کار بۆ دەرچوانی کۆلێژی پزیشکی ددان هەستاین بە سازانی ئەم گربوونەوەیە و گەورەترین کێشەشمان بەڕێزان حەز دەکەم بزانم بوونی ژمارەیەکی زۆر لە دەرچوان و خوێندکارانی کۆلێژی پزیشکی ددانە داواکارەکانی ئێمە لەم چەند خاڵادا خۆی دەبینێتەوە سنووردارکردنی کردنەوەی زانکۆ ئەهلیەکان کە ژمارەیان لە پێویست زیاترە سنووردارکردنی وەرگرتنی ژماری خوێندکاران لە زانکۆ ئەهلیەکان دامەزراندنی دەرچوان و خۆبەخشانی کۆلێژی پزیشکی ددان لە پێشینەی بۆ خوێندکارانی زانکۆ حکومیەکان کۆلێژی پزیشکی ددان لە دامەزراندن و هەلی کار و دووبارە خوێندنیان لە بڕوانامە باڵەکان و لە پێش خوێندکارانی زانکۆ ئەهلیەکان و سنووردارکردنی پێدانی مۆڵەتی سەندیکا بە دەرچوانی کۆلێژی پزیشکی زانکۆ ئەهلیەکان حەزەکەم بەڕێزان ئەوە بزانن ئەم خوێندکارانە بۆ ماوەی 10 ڕۆژە هەستاوان بە سازانی ئەم گربوونەوەیە و ئێمە ویستومانە پەیامانگە بەلایەنە پەیوەندیدارەکان بە ئەنجومەنی وەزیران خوێندنی باڵا وەزارەتی تەندروستی هەروەها پەرلەمانی کوردستان داواکارەکان ئێمە داوای ڕای حەقا و کۆمەڵێک داواکاری هەیە کە ئەم خوێندکارانە دەیکەن داوای ڕای خۆیانە هیچ مەقولێتێکی تێدانی خوێندکار لە سەرەتاوە بە کۆنمری 86 لە زانکۆی ئەهلی وەرگیرێ لە کاتێکدا خوێندکارانی کە دایانبین بە کۆنمری 97 وەرگیراون هەروەها یاسایەکەیە کە دەڵێ دەبێت زانکۆی ئەهلی تەنیا 6 خوێندکار وەردەگرێت ئەوان هاتوون ئەو یاسایان قۆستۆتەوە بە 3 بڕگەی جیاواز و 180 خوێندکاریان وەرگرتووە هەروەها سنووردارکردنەوەی زانکۆ ئەهلی بە پێی بڕگەیەکی یاسایی کە لە پەرلەمان دەرچووە دەڵێ پێویستە زانکۆی ئەهلی بە پێی پێویستی کاری بازار بکرێتەوە لە کاتێکدا ئێمە سەر و 750 تەخەڕوجمانەیە لە ساڵی 2016 بەس نەستوری مەحافەزەی سلێمانی بەڵام ئێستا تەخەڕوجی ساڵانە بەکردن زانکۆ ئەهلیانە ساڵانە سەر و 500 خوێندکارە کە ئەمە هیچ پێویستی بازارینە ئێمە بە پاڵپش بە یاسای پەرلەمان چوار یاسای پەرلەمان پاڵپشمان دەکا بۆ سنووردارکردنی زانکۆی ئەهلی بۆ سنووردارکردنی وەرگرتنی خوێندکاریان هەروەها بۆ دەرچوان و دامەزرانی خوێندکاران خۆبەخشانی کۆلێژی پزیشکی ددان ئێمە وەکو پزیشکانی دانی دانەمەزراو کە ماوەی 7 ساڵە پرۆسی پێگەیاندنی پزیشکانی دان لە ڕێگەی دامەزراندنەوە لە هەرێمی کوردستان ڕاگیراوە داوا دەکەین کە پرۆسەی دامەزراندن و ئەم مافە سەرەتاییە بگەڕێتەوە ئەم پشتگوێخستنە دوور و درژەکە لەگەڵ یاسای تایبەت بە پلەبەندی پزیشکانی دان ئەمە لە کاتێکدا کە دەرچوانی ئەم بەشە پێویستیان بەم تەواوکاری خوێندنە هەیە واتە دامەزراندن و وەرگرتنی موچەی شایستە بە هیلاکی و ماندووبوونی چەند ساڵەیان بۆ پراکتیزەکردنی لایەنی پیشەیی خۆیان کردنەوەی کلینیکی تایبەتی خۆیان و بۆ پێشکەشکردنی داواکاری بۆ خوێندنی ماستەر و بۆرد وەستاندنی دامەزراندن و بە تەواوەتی پەکخستنی هەموو جونگەکانی ئەم بەشە پزیشکیە بۆ کارکردن و خزمەتکردن و پێشکەشکردنی داواکاری خوێندن خۆی لە خۆیدا جێگەی پرسیارە لێرەدا دەپرسین ئایا ئامانج لە خوێندنی چەند ساڵی ئەم کۆلێژە بریتی بوو لە بێهیوابوون و لە کەدارکردنی ئاستی پیشەی پزیشکی ددان و نەهێشتنی حەز و خولیای بەردەوامبوونمان یاخود ئامانجەکە بەرەو پێشبردننی پیشەی پزیشکی دان و خزمەتکردنی کۆمەڵگە بوو ئایا ئێمە ئەوەندە بارگرانین لەسەر شانی حکوومەت کە بە هەموو شێوەیەک دامەزراندنمان وەستاوە لە کاتێکدا سەری بینینی نەخۆش لە نەخۆشخانە حکوومیەکاندا بۆ چارەسەرێکی بچووکی ددان گەشتۆتە ساڵ بۆ ساڵ و نیوێک دوای ئەم چەندین ساڵە لە بەردەوامی ئەم بارودۆخە کێشە و قەیرانەکانی پەیوەست بەم بەشەی کۆمەڵگا گەشتونەتە لووتکە کە لە ئاستیدا چیتر ناتوانین دوور لە مافی سەرەتای ڕەوای خۆمان بەردەوام بین کە ئەویش دامەزراندنە ئەم کێشە و گرفتانە لە کاتێکدایە کە دەزانین دەستەبەرکردنی مافەکانمان و دامەزراندنمان کارێکی ئەستەم نییە بۆ حکوومەت و بەڵگەمان بۆ ئەم قسەیە دامەزراندنی ساڵانەی دەرچوانی کۆلێژی پزیشکی گشتیە لە ماوەی مانگێک بۆ 2 مانگ کە گشت دەرچوانیان دادەمەزرێن لە کاتێکدا ژمارەی دەرچوانی 7 ساڵی کۆلێژی پزیشکی ددان بەرامبەرە لەگەڵ دەرچوانی تەنها یەک قۆناغی پزیشکی گشتی گرنگە لێرەدا ئاماژە بەوە بکەین کە لە ناوجەرگەی ئەم بارودۆخە کردنەوەی زانکۆی ئەهلی و کەمکردنەوەی نمرەی وەرگرتنیان و زیادکردنی ژمارەیان لە هەڵکشاندایە کە ئەمەش جێگەی سەرسوڕمانە و بێپلانیەکی گەورە بۆ ئەم بەشە مرۆیە دەردەخات و مایە بێهیوابوونێکی گەورەیە بۆ هەر یەکێکمان لێرەوە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان کە بەدەم ئەم داواکاریانەمانەوە بێن و ئاوڕێکی جدی لە بابەتی دامەزراندنی پزیشکانی ددان بدرێتەوە و مافە سەرەتاییەکانی پزیشکانی دانی دانەمەزرا و دەستەبەر بکرێت دڵنیاین کە لایەنە پەیوەندیدارەکان و ئێمە ئامانجمان خزمەتە لە پێناو میلەت و هەرێمەکەمان